شوان زڵاڵ نووسەر وە شیکەرەوەی سیاسی لە بەریتانیاوە ڕاستەوخۆ لەگەڵ کۆنێکشنە. کاک شوان سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە لە کاتێکدا هاوپەیمانێتیەکی زیاتر لە 6 وڵات شەڕی داعش دەکا، بەڵام زۆرێک لە سەرکردە لەشکریەکان لەو بڕوایەدان ئەم شەڕە درێژخایەن دەبێ. بۆچی؟ ئایا داعشیان دەبەهێزە؟ خۆی زیاتر لە بەهێزی داعشانیە، زیاترەوەیە کە گەر ببینین بۆ نمونە گەر سەیری ئەم وڵاتانە بکەین، ئەم 6 وڵاتە زیاتر بە هێزی ئاسمانی بێتگە لە ئەمریکا و بریتانیا و ئیتالیا و فەرەنسا نەبێت کە چەند جێشێکی خۆیان نردووە، چەند برێن سەربازێکیان نردووە پیانەڵێن ترێنەر. هیچ وڵاتی لە دوای شەڕی عێراق و لە 2003ەوە ئامادە نییە جێشی خۆی بنێرێ بە نسبەتێکی زۆر لەبەرەوەی ئەو دەرزەی کە فێربوون لە عێراق، حتا گەر شەڕەکەش ببیتەوە دوای شەڕەکە یەک کۆستێکی زۆریە بێت، دوایەوە ئاسانی عێراق بەڕێوەبەری. لەبەرەوە بۆیە هەموو کەسێڵێش شەڕی داعش درێژخایە نابێت. درێژخانەکەی ئەوە نییە کە پیان ناوێت، درێژخانەکەی ئەوەیە جێشی عێراق خۆی ئەو توانایی نییە وردەوردە خەریکە جێشی عێراق بەهێزە بێ. وەکو زانین پێشمەرگەش لە بیدایەتە ئەو هێزەی نەبوو کە بتوانێت زۆر بەرپەرچی داعش بات وردەوردە ئەو یارمەتیانێ و ئەو لە ئەمریکا و ئەڵمانیا و ئەو چەند وڵاتێکەوە کە توانیوانە وردەوردە پاڵ بنێن نێڵن داعش دزە بکە. دوای شەڕی موسڵیش من لەو قەناعەتام داعش هەرمێنێ شەڕی گۆرەلا هەرەکەن. ئەو ئایا پرسیارەکە ئەوەیە چۆن جێشی عێراقی و بارمەتی ئەمریکایە ئەو وڵاتە ئەو 6 وڵاتە ئەتوانن کە بڵین کۆنتینێک دزە بکەن و شاریکە گەورە بگرنەوە هەمدیس. کاک شوان بە پێی ڕای زۆرێک لە چاودێر مەترسیەکان بۆ عێراق هەرتەنها لە شەڕی داعشدا کۆنابێتەوە، بەڵکو دەستێوەردانەکانی ئێرانیش لە عێراقدا ئەمەش مەترسیەکی ترە. بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا دەتوانێت ئەم جموجۆڵانی ئێران لە عێراقدا سنووردار بکە؟ خۆی لە ئەگەر سەیری بکەن ئەو بڵین هینی ناشنڵ سکیۆریتی ئەدڤایزەر فلن کە وازی هێنا ئێستا ئەو زۆر دژی ئێران بوو. من لەو قەناعەتەیە مەگەرەوە بمایە زەڵتێکی زۆرە خراە سەر ئێران بۆی دەستێوەردەی نەکە عێراق لە مەنتقەکەشە محاوەلاکە ئێران کۆنتین بکرێ. بەس وەکو کە دەرەکەوێ کۆنتینی ئێران لە عێراق ئاسان نییە، یەک مەزهەبی شیعە کە کۆنتترۆلی بڵین سیاسەتی عێراقیە کە حالیان نەبەغا نزیکیان هەرەبێ ئێران. پرسیارەکە لەوایە ئایا ئێران ئەو ئینفلۆنسی کە هەیە ئینفلۆنسێکی باشە بێ یا خراپ ببێ. تا ئێستا بۆ لە دوای شەڕی داعش و ئینفلۆنسی ئێران خراپ نەبووە، بەس دوای شەڕی داعش کە منافسەی بڵین سعری نەوت و منافسەی اقتصادی لە بینی عێراق و ئێران دروستە بێ و چیە بڵین بەرزترین ماڵی شیعەیە بێ لە بینی ئەم دوو مەدرسەیە ئەو سرعە زیاتر بێ. ئەگەر یارمەتیم بێ پێشتر لە مانگی یەکدا بوو داناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە پێویستە نەوتی عێراق کۆنتترۆل بکرێ بۆ قەرەبووکردنەوەی زیانە گیانی و ماڵیەکانی لەشکری ئەمریکا. وەزیری بەرگری دەڵێ ئەمریکا لە عێراق نییە بۆ ئەوەی نەوتەکە کۆنتترۆل بکە. کامیان بۆ ئەم بەڕێوەبەرایەتیە گرنگترە، سنووردارکردنی جموجۆڵەکانی ئێران یاخود دۆسەی نەوت؟ بەلایانی منەوە نەوت ئەو بڵین ئەوە گرنگ نییە لای ئەمریکا ئێستا، چکە وردەوردە کۆزانین ئەمریکا توانای بۆ بەرهێنانی نەوتی زیای کردووە، وردەوردە بەرەو ڕینیۆبڵ و تاقی شەمسی و ئەو ئیشی زیاترینی کارەبا ئەڕوات. لەبەرەوە ئەو پێویستی نەوتەی ئەمریکا کە جاران هەیبوو لە هەفتاکان و هەشتاکان و نەوەکانە ئەو پێویستی نەماوە. لەبەر نەوت دەوریشی ئەو توی هەیە، نەوت دەوری هەرەبێت لە مەنتقەکەیە، بەس دەوریشی ئەو توی نییە. بەس ئەگەر بڵین سەیری ئەو ئێران بکەین لەم هاوکێشەیە، ئێران دەورێکی گەورەیە بێت، چکە و کۆزانی سعودیە هاوپەیمانیی گەورەی هەیە لەگەڵ ئەمریکایە، ئەمریکاش یارمەتی سعودیایە لەو هاوکێشەیە. کاک شوان زۆر سپاس دەکەم. سپاس.